بەناوی خۆی بەخشندە و میهرەبان جینگەی هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە؟ لە سەروبەندی زۆربوونی قەیرانەکاندا لە هەرێمی کوردستان ئایا کەس بیری گرفتەکانی ژینگەی ماوە؟ ئایا ژینگەی سروشتیش وەکو ژینگەی سیاسیمان پیس بووە؟ ژینگەی هەرێم تا چەند گرنگە بەلای دەسەڵاتدارانەوە؟ کوردستان لە بەردەم کەرەسە هاوردەکانە ژینگەکەی لە چ دۆخێکدایە؟ بەڕێزان بەرنامەی پرس تایبەت دەکەین بە بابەتی ژینگەوە لە هەرێمی کوردستان بە بەشداری لە بەڕێزان وەزیر و نوێنەرانی خەڵک و پسپۆڕان و چالاکەوانی بواری ژینگە بە هیوای ئەوەین کە گفتوگۆیەکی باش بکەین و دەرەنجامێک بدەین بەدەستەوە. سپاسانەکەین. سپاس بۆ بەڕێستان بۆ ئامادەبوونی هەرێک لە بەڕێستان. سپاسانەکەین دووبارە. مەڵ سعب ڕەحمان گە سەرەتا لە جەنابتەوە دەست پێ بکەم. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابەت ئێستا وەزیرێکی لەو بوارەدا تا چەند بە گرنگیەشی ئەوتۆ لە ژینگەی ڕوانیوە لە هەرێمی کوردستان؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان من سەرەتا سپاسان ئەکەم بۆ ئامادەکردنی ئەم بەرنامە، دەستخۆشی لە کەناڵی پەیام و دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانەی شەکەم کە تەشریفیانە ناوە ئێوە توانیتانە هەمومان کۆکەنەوە و دڵنیام هەمومان یەکدەنگین بۆ پرسی ژینگە بە هەموو چین و توێژەکان لە هەرێمی کوردستان. ئەمەوێ سەرەتای قسەکانم بەوە بێ کە ڕۆژی ژینگەی کوردستان کە 16ی چوارە ساڵانەکەیا دەکرێتەوە هاوکاتە لەگەڵ کیمیابارانکردنی بالیسان و شێخوەسانان کە لە ساڵی 1970 ڕژێم بەچەکی قەدەغەکراوی کۆکوژ ئەو ناوچەی کیمیاباران کرد کە سەدان کەس شەهید و بریندار بوون و خاک و هەوا و ئاوی ئەو دەڤەرە زیانی بەرکەوت و گیاندار و ڕۆک و هەموو پێکهاتەکان لەو دەڤەرەدا بەڕاستی زیانی بەرکەوتەوە. بۆیە هەرێمی کوردستان هەم بە پەرلەمان هەم بە حکوومەتەوە ئەو ڕۆژە نامراوە ڕۆژی ژینگەی کوردستان. لێرەوە سەرخۆشی لە خانەوادەی شەهیدەکانی ئەو شارە و ئەو دەڤەرە بە شێوەیەکی گشتی ئەەکەین. ئومێد دەکەین ئەو بەرکەوتوانەیش کە هەمیشە بەڕاستی ژیانیان ژیانێکە کە هەمیشە ئازارەکانیان زیندووە و کۆن نابێ لای ئەوان، ئومێدی چاکبوونەوەیان لە خوای گەورە بۆ داواکاری. من سپاسان ئەکەم. دیارە لە هەرێمی کوردستان کاری باش کراوە لەسەر پرسی ژینگە، یاسای بۆ دەرچووە، پێشتر وەزارەت بۆ، دوایی بەداخەوە بۆتە دەستە، بەڵام کاریش لەسەرەوە کرا دووبارە بێتەوە بە وەزارەت. لە هەرێمی کوردستان پرسی ژینگە بە پرسێکی گشتی کراوە، هۆشیارێکی گشتی لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئامادەکاریکی باشی بۆ کراوە. هەموو چین و توێژەکان شانازی بەوەکەن کە خزمەت بە ژینگە بکەن. ئەمە نمونەیەکە کە ڕۆگەشتبوونەوەی پرسی ژینگەی لە هەرێمی کوردستانە. بۆیە ئومێدمان وایە ئەم ئاستی هۆشیاریە لە حکوومەتەوە چووەتە ناو ڕێکخراوەکان لە مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی ئاینی و هەموو پێکاتەکان لە هەرێمی کوردستان لە هەموو ئەنجومەنەکان چ ئەنجومەنی پارێزگاکان لە پەرلەمان لە هەموو بەڕێوەبەرایەتەکانیش لە ئاستی وەزارەت کار لەسەرەوە کراوە. بەڕاستی پرسی ژینگە بە پرسێکی نیشتیمانی کراوە تا ڕادەیەکی زۆر. ئێمەش وەکو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە ئەنجومەنێکمان هەیە، ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە. ئەم ئەنجومەنە مانگانە کۆ بێتەوە، نوێنەری هەموو وەزارەتەکانی تایە، نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کارەکەین لەسەرەوەی تایە بێ. قەرارە و ئەنجومەنە شارەزایانی بواری ژینگەی تایە بێ لە ئاستی بەڕێزان مامۆستایانی زانکۆ. لەگەڵەوەیشە لە پارێزگاکانە وەکو ئەو ئەنجومەنە بێ فەرعی هەبێت لە هەموو پارێزگا و ئیدارەکانی هەرێمی کوردستانە. زۆر باشەکانی ژین ئەگەر وەکو حکوومەت وەکو کابینەی کە کابینەی هەشتی حکوومەت هەرێمی کوردستانە ئێوە بەشداری جەرسەکانی ئەنجومەنی وەزیرانەکەن ئەگەر چی درەنگیش بێت. ئێستا جەنابەت هەڵسەنگاندن چییە بۆ کابینە بۆ حکوومەتە لە ئاز ژینگەیە لە تەمۆحی ئێوەدایە یان پێویستە چیتر بکا بە گشتی؟ ئێمە بەداخەوە یعنی ئەم کابینەی کە پێک هات لەگەڵ پێکهاتنیا تووشی چەندین قەیران بوو. بۆ نمونە ئێمە قەیرانی دارایی کە تەسیری سلبی کردووەتە سەر ئیشەکانی ژینگە
کە ئیمکانیاتێک نەبووە تەرخان بکرێ بۆ پرسی ژینگە لەگەڵەوەی شابەڕاستی نەبوونی وای لەوە کردو بۆ نمونە ئەمساڵ نەوتی سپیکە نەبوو زۆرێک لە ناوچە شاخاوەکان پەنیان بۆ داربڕین برد لە ناچاریە کە ئەوانش بەڕاستی تەسیری کرد بۆ سەر ئیشوکارەکانی ژینگە چەندین ساڵە دارستانەکان بەخێوە کرێ بەڵام لەبەر قەیرانێک ڕەنگە چەند ساڵ دوای خستبین لەو مۆزوعانە بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەموو وەزارەتەکان دەستەکان لە ڕێکخراوەکان لەگەڵ زانکۆکان بە تایبەتی لەگە وەزارەتی خوێنی باڵا بۆردێکی زانستەکانی ژینگەیشمان دروست کردو بۆی ئەو پرسانە بەڕاستی بە زانستی بکرێ ئومێدم وایە لە داهاتووە ئەو ئیشانەی کە بە هەموو لایەکمانەوە لەسەری کۆدەنگ بووین وەکو تیم کارمان کردووە وەزارەتەکان یەکدەنگین دەست خۆش بێگەڕێم وڵات کاگرەباس گەڕای بەخێراتن بۆ پەشداری لە بەرنامەکە وەکو سەرۆکی بەشی ژینگە و تەندروستی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێستا ئێوە چیتان کردو بۆ ژینگە ینی کارەکانتان لەکوێی پاراستنی ژینگە و چاکسازی لە ژینگەی هەرێمی کوردستانە لە ڕاستیە ڕۆژی ژینگە تایبەتە بە بژانەوەی تەواوی دار و درەختەکان لە هەموو جیهانە لە بەرواری 15 مانگ تا 20 مانگ دەست پێکا لە هەرێمی کوردستان ڕۆژی 16 مانگ دیاری کراوە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو لیژنەی تەندروستی و ژینگە چەندین کارمان کردووە و چەندین سەردانی مەیدانیمان کردووە سەبارەت بۆ بابەتانی کە کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ژینگەی هەرێمی کوردستان کە ئاو هەوا و خاکێتی لە ڕاستیە ئێمە بە نووسراوە لە ڕێی سەردانی مەیدانیشەوە سەردانی ئەو وەزارەتانمان کردووە کە پەیوەنددارن بە ژینگەوە و نووسراومان ئاراستان کردوون کە هۆشیاری ژینگەیی بڵاو بکرێتەوە بەسەر هاوڵاتیانە لە کەناڵەکانی ڕاگەیاندنی بیسرا و بینراو بە تایبەتی بۆ وەزارەتی ئەوقاف چکە ئێمە لە کۆمەلگایەکین کە سەر و سەتانەوەتی مسلمانەوە خەڵکی زۆر بەباشی گوێ لە مامۆسایانی ئاینیەگرن بە تایبەتی لە نوێژی جومعەدا لە هەمان کاتە زانکۆکان لە بەروی زانکۆکان ڕێژەیەکی زۆر باش خوێنکاری تێدایە و خوێندکار جگەلەوەی کە ئەرچی خۆیەتی یان لە ئەستۆیەتی کە وانەکانی ڕۆژانی بخوێنێ لە هەمان کاتیشا مامۆسایانی زانکۆ و پلانی ساڵانی زانکۆ پێویستە کە لوا لە فێرخوازەکان بکات کە هۆشیاری ژینگەی بە ناو کۆمەلگا و بە ناو خێزانەکانی خۆیانە بڵاو بکەنەوە چکەلانی کە من لە هەموو خێزانێکە لە ئاستی خێزان بۆ لە هەرێمی کوردستانە یان هیچ دەستگایەک ناتوانێت ڕێژەیەکی زۆر باش لە کارەکانی خۆی ڕازی بێ بەڵام ئەوی کە ئەرچی سەرشانی ئێمەیە گەیاندنی پەیامەکە بووە بۆ نمونە ئێمە چەند پرۆژەیەکمان هەبووە سەبارەت بە ژینگە یەکێک لەوانە نووسراومان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان و مەرزەکان کردووە کە لە پلانی ساڵانی وێنێکمان داوەتە وەزارەتی پلان کە لە پلانی ساڵانەیە ئەو ئۆتۆمبیلانی کە بە دوو جۆر وزە کار دەکەن وزەی کارەبا و سوتەمەنی وەکو وڵاتانی تر کاری بۆ بکە کە لە ساڵی 2020 بەدووە بیهێنێتە ناوەوە لە هەمان کاتە پرۆژەیەک ترمان هەیە کە ئاراستەی وەزارەتی ناوخۆمان کردووە کە بەڕێبەرایەتی هاتوچۆ سەربەوە و نوێنەمان داوەتە وەزارەتی تەندروستی و وەزیری ژینگە و دەسەی ژینگە دەسەی پاراستن و شاکردنی ژینگە کە ئەم ئامێرە وا لە ئۆتۆمبیلە کات کە ئەو گازە ژاراوێنی کە دەریە کات کە حەوت جۆر گازی ژاراوێن کەمی بکاتەوە لە هەمان ئەگەڕێم وەڵام سپاس مامۆستا مەلا مەسعود جنابیشت ئەگەر پرسیارەکە لە بەڕێزەوە بێت لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە ئەگەر ئێمە سیر بکەین ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە ژینگە داوە هەر لە قورآنی پیرۆزەوە لە فەرمودەکانیشە زۆر گرنگێکی گەوری پێداوە هەر لە زیادە ڕاوێنەکردن کە بە پێی پسپۆران بەشێک لە پیسبوونی ژینگە ئەمڕۆ لە وڵاتی ئێمە ئەوەیە کە ئیسرافێکی زۆر دەکرێت لە بەکارهێنانی شومەک و ینی هەتا تەنانەت خواردنیش ئایا مامۆستایانی ئاینی یان بەگشتی وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەرایەتەکان ئەو شەرحەی ئیسلامیان کردووە بۆ خەڵکی کە بەو شێوەیە ڕێز لە ژینگە بگرن و دوچار نەبێ مەترسی بۆیان بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابت و هەموو بەڕێزانیش دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامە احتیمامێکی یەکجار زۆر دراوە بە بابەتە ژینگەیەکان هەر کتێبێکی فقهی و هەر کتێبێکی شەرعی بکەیتەوە یەکێ لە بابەکانی و یەکەمترین بابی کە بابی کتاب الصەلاتە باس لە پاک و خاوێنیەکە
باس لەوە کاکە چۆن خۆت بپارێزی لە پیسی و چۆن ژینگەی چواردەوری خۆشت وە جلو بەرگەکەت و جێگە و شوێنەکەت بپارێزی. یەکێ لە ئاەتەکانی قورئان دەفەرمێ وەلا تفسیدوا فی الأرض بعد إصلاحها، واتە مەبن بە هۆکاری فەساد و خراپەکاری لەسەر ئەرزا دوای ئەوەی کە چاکسازی لەسەر زەویا کرا. دیارە فەساد لەسەر ئەرزا تەنها قەتڵ و کوشتن و دزین و ئەو بابەتانە نییە. هەر کەسێ ببێ بە هۆکاری پیسبوونی ژینگە ئەوە جۆرێکە لە فەساد. هەر کەسێ ببێ بە هۆکاری پیسبوونی ئەو ژینگەی کە تایەتی جا ژینگەکە لە خانەوادەکەی خۆیان، لە ماڵەکەی خۆیان، لە نیشتیمانەکەی خۆیان، لە وڵاتەکەی خۆیان بێ، لە هەر جێگایەکە بێ هۆکاری پیسبوونی ژینگە تاوانە، گوناهە. بۆیە پاراستنی ژینگە ئەرکێکی ئاینی، ئەخلاقی، نیشتیمانی، مرۆییە. ئێمەی مامۆسایانی ئاینیش وابزانم پشکی شێرمان بەرئەکەوێت لەوەی کە توانیومانە ڕۆڵی باش و چاک ببینین لە پاراستنی ژینگە، بە تایبەت لە وتاری جومعەکانە جگە لەوەی کە لە ساڵیادەکانی ڕۆژی ژینگە پارێزیە ئێمە ئەو بابەتانەمان چڕ کردووەتەوە. لە غەیری ئەوانەشا ئێمە زۆر جار باسمان لە ژینگە پارێزی کردووە، باسمان لەوە کردووە کە پاراستنی ژینگە دینداریە، وەکوتم ئەرکێکی ئاینیە. پێغەمبەری گەورە فەرمی صلی الله عليه وسلم لا ضرر ولا ضرار، واتە تۆ نابێت ئینسانی مسلمان نە زیان بە خۆی بگەێنێ و نەبێ بە هۆی زیان بۆ چواردەورەکەشی. بۆیە شکاندنی دارێک، لێکردنەوەی گوڵێک، پێشێلکردنی مافی باڵندەیەک بەو شاخ و کەژ و کێوانەوە ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ڕێگەی پێنەدراوە. دینداری تەنها نوێشکردن و ڕۆژوگرتن و حەجکردن نییە. لە دینا پێمان ئەڵێ ئەگەر دارێک بڕوێنی، پێغەمبەری گەورە فەرمی صلی الله عليه وسلم ما من مسلم يغرس غرسا، هەر ئینسانی مسلمانێ هەر کەسێ دارێک بڕوێنێ فيأكل منه إنسان أو بهيمة إلا كان له به صدقة، هەر کاتێک مسلمانێ دارێک بڕوێنێ ئینسانێک لێ بخوا، باڵندەیەک بەسەریەوە بنیشێتەوە. پاراستنەکەشی گرنگترە، یعنی هەر ڕواندنەکە جاری وایە بە دڵنیاییەوە وەزانی بەس ناشتنی نەمام و درەختەکە گرنگە، بەڵام خۆی پێم هەبێت ئەو کەسانەی کە دار ئەڕوێنن، ئەو کەسانەی کە خۆیان مەشغوڵ ئەکەن بە ڕواندنەوەی ڕەز و باخ و دارێکەوە بە دڵنیایەوە گرنگی باخەکەشیان لەلایە، بۆیە دارەکە ڕوێنن. بۆیە لە ئاینی پیرۆزی ئیسلاما ئیحتیمام بەوە دراوە هەر کەسێ دارێک بڕوێنێ یا پارێزگاری لە زیندوو بوونەوەی دارێک بکە، ئەمە ئەجری دەسەکەوێ، ئەمە سەدەقە و ئیحسانی دەسەکەوێت. ئەو بواری هۆشیاری لای مامۆسایانی ئاینی ئەو ڕۆڵی کە ئەتوانن ئەوان ببێنن بە بەراورد بە بلایەنە پەیوەندیدارەکانی دیکە لە چه ئاسێکی بینی جەنابەت، ینی زۆر گرنگە، ینی خەڵک لە ئاسیە وایە کە ئەتوانێت ئەو هۆشیاریە تەطبیقکە، ینی چۆنەڵێ بە دڵنیایە ڕۆڵی مامۆسایانی ئاینی ڕۆڵێکی کاریگەرە و وەکوتم ڕۆڵێکی باشیشیان بینیوە لەو بابا، بەردەوام دەستیان لەسەر ئەوە داناوە کە پاراستنی ژینگە وەکوتم کارێکی ئەخلاقی و ئینسانی و مرۆیی و نیشتیمانی و نەتەوایەتیە. بۆی مامۆسایانی ئاینی پشکی شێریان لەوە بەرکەوتووە کە زۆر جار دەستیان لەسەر ئەوە داناوە کە ژینگە پارێزی کارێکی پێڕێمەوە دەست خۆش بێ. دکتۆر ڕای بە خێراتن، سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکە. ئەمێ ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم، ئەو بابەتانەی کە دێتە ناو هەرێمی کوردستان، خۆتان زانیت لە هەرێمی کوردستان ینی هاوردەیەکی زۆر دێت لە کاڵا و شمەکان بە تایبەتی ئەو بابەتانی کە بەکارهێنانی ڕۆژانەی پێداویستی خەڵکین، بابەتەکانیش ینی خەڵکی گلەیان لەوەیە کە کوالیتیان نزمە، ئەم کوالیتی نزمەوە کە بەکارهێنانی زۆرتر بێت، ینی تۆ بڵێ شمەی فێکڕیت ئەگەر بەشی ساڵێ بکە ئەوەی کە دێتە ئێرە، ینی ئەکسەریەتی زۆری هەندێکشی بەوەی کە کەمی بڵین دەخلی هاوڵاتیانەوە کە ناتوان شتی گران بە کوالیتی بەرز بکڕن زووتر لە ناوەچێ و دوجار ئەمە کەوێتە ژینگە و موادە پلاستیکیان بە شێوەیە گشتی ئەبێتەوەی تێکدانی ژینگە. ئەمە تۆ چۆن هەڵێ سەرجێنی وەکو پسپۆڕێک لە بوارە؟ بەڵێ، سەرتا من دەستخۆشی لە کەناڵی پەیام ئەەکەم کە توانی ئەم کۆیە لە خۆشەویستان کە هەرێکیان لە تەورە و لە بوارێکە بڵین کار ئەکەن کۆ بکاتەوە بۆ خەمخۆری لە پرسێک کە پرسی ژینگەیە. لە ڕاستی کاتێک کە ئێمە باس لە ژینگە ئەکەین، باس لە سیستم ئەکەین. سیستم ئەم سیستەمە کۆمەڵی پێکاتی لە خۆگرتو، زیندوو یان نازیندوو، و مرۆڤ با بڵێن بوونەوەرێکی مۆدەلەلی ئەم سیستەمەیە کە هەموو شتێک لە خواستەکانی ئەوێ. ئەنجا لە هەر کۆمەڵگایەک ئەگەر مرۆڤ با بڵێن سلوکێتی ڕێک نەخرێت،
ڕێک نەخرێت ئەو کاتە مرۆڤ بە ئارزومەندێتی خۆی یعنی ئەوەی کە مەبەستی بێ ئەیکات. ئێمە لە مادەی با بڵێن سێ لە بەشی دووهەمی با بڵێن ئەحکامە گشتەکان و پرینسیپە بنەڕەتیەکان لە یاسای ژمارە 8 مادەی سێ دوو تەوەری لەخۆ گرتووە ئەڵێ مافی هەموو مرۆڤێکە لەم هەرێمە کە لە ژینگەیەکی پاک و خاوێن بشی کاڵێ پاک و خاوێن طبیعی ئەم مەغزای هەیە لە گانەوەی با بڵێن ژینگەی هەیە و لەگەڵیشیا لە بەردەمی بەرپرسیارەتیەتی کە با بڵێن پاراستن بکە. ئەم تاکە ئەگەر کەسێک بێ بڕیاردەر بێ لە حکومەت بێ یا کەسێک بێ هاوڵاتیی سادە. ئەمڕۆ لە ژیانە ئەوەی کە زانراوە هەر کاتێک کە فشار لەسەر ژینگە دروست ئەبێت سێ هۆکار ئەبنە با بڵێن سێ هۆکاری سەرەکی ئەبنە ئەوەی کە فشار لەسەر سیستمی ئەو سیستەمەدانێ. هۆکارەکان یەکەن زیابوون با بڵێن ژماری دانیشتوان ئەم دانیشتوانە کە زیابێ کولی مرۆڤێک لەو دقیقەتە ژیانەوە پێداویستی ژیانی هەیە پێداویستی ژینگەی هەیە ئەبێ بۆی فراهەم کرد. ئەگەر تۆ بیبەستەوە بە هەرێمی کوردستانەوە ئەجا من حەزەکەم لێرە ئاماژە بە خاڵ بکەم. ئەگەر ئێمە سەیری دانیشتوانی سلێمانی بکەین لە ساڵی بۆ نمونە ساڵی 57 کە لە 14/11/1974 سلێمانی دامەزراوە یعنی 173 ساڵ هەتا ئەو کاتە ژماری دانیشتوانی شاری سلێمانی 47,000 کەس بوو ناو شار کۆی پارێزگاکە 300,000 کەس بوو بەڵام لە ماوەی لە 57ەوە بۆ 2007 کە 60 ساڵ ئەکات ژماری دانیشتوانی پارێزگاکە بۆ بنزیکەی 2 ملیۆن کەس و ناو شار نزیکەی 900 ئەگەر تۆ حسابکەی لە 6 ساڵات چەندی زیاد کردووە دەوەرە تۆ ینی ئەمانە هەمووی فشارە لەسەر مەواردەکان ئەمە لەلایەک ئەمە فشارە ینی ڕفتاری مرۆڤەکان بە شێوەیەکی تەندروست ڕێک نەخراوە پەروەردە نەکراوە وشیار نەکراوە لەبەرەوە بە ئارزومەندەتی خۆی کار ئەکا لە ماڵەوە بە ئارزوو ئاو بەکارێنێ هەوا بە ئارزوو خۆی بەکارێنێ وزە بە ئارزوو خۆی بەکارێنێ ئەمانە هەمووی ڕنگانەوەی ئەبێ کە با بڵێن کاریگەری نەرێنی لەسەر سیستەمەکە دروستکات. ڕووی دووهەمی با بڵێن ئایا مرۆڤ بە چه ڕفتارێکەشی کۆمەڵگەی ئێمە و تەواوی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە دوای ئەم با بڵێن ڕاپەڕینەی کە کرا و ئەم حکوومەتی هەرێمە دروست بوو بە درێژایی ماوەی ئەم هەش کابینێ با بڵێن داهاتی تاک بە شێوەیەکی بەرچاو زیای کرد کە داهات زیای کرد و ئەم سلوکێتەش منەظەم نەبوو ڕێک نەخرابوو ئابینیت هاوڵاتی بە ئارزومەندێتی خۆی زیارڕۆیی کرد زیارڕۆیی کرد لە سیارەکڕینە لە حەجمی و سیاری کە ئەیکڕێ لە خانووکردنە لە ئاو بەکارهێنانە لە خواردنە ئەمەش خۆی لە خۆیان جارشکە ڕنگانەوەیکی نەرێنی لەسەر سیستەمەکە دروستەکات و بەفعلی ئەبینیت کە ئێمە چینە ناوچەی تانجەرۆ کاتێ بە دوواچوون ئەکەین لەسەر پاشەڕۆی تاچێک کە لە ڕۆژێکان نزیکەی کیلۆیەک و 400 غرامە لە 160 مادەی ئۆرگانیە مادەی خۆراکیە کە ئەمە کارەساتە ئەبینین ئێمە ئەبینین لەسەر ئەم هەسارەیە لە چەندەها وڵاتت هەیە ڕۆژانە خەڵکەکەی لە برسا ئەمرێت لە برسا ئەمرێت کولی ساڵێک لە وڵاتانی وەکو ئێمەمانان نزیکەی ملیارێک و 400 میلیۆن تەن بەس پێکاتی خۆراکی کە ئەمە بە هەموو عرفێک لەم دۆخە قەیرانەوەی هەرماوە بۆ هێشتا ماوە ئەگەر ئێزا بە دوواچوونکین لەسەر ئەم هینە ڕاستەکەمی کردو بەس ماوە. ڕووی سێهەمی کە بەڕێزت ئاماژەت پێکرد مەسئلەی کردنەوەی بازارەکەتە لە ئاستی ئەو تەکنیک و تەکنۆلۆژیانەی کە ڕووی کردوتە بازار خەڵقی ئێمە کە کرایە و داهاتی باش بوو هات بێسەروبەری لە هاتنی سیارە بە تایبەتی سیارەت بەتەنها یعنی ئامرازێک نییە کە تۆ بەکارێنی سیارە شەقامی ئەوێت سیارە وێزگەی سوتەمەنی ئەوێت سەرچاوی وزەی ئەوێت سیارە فیتەری ئەوێت سیارە سپێرپارتی ئەوێت ئەمانە کە تۆ لێگانەوەی بۆ ئەکەیت و ئەم مادانی کە یێتە واقعی تۆش هەمووی مادەی بێکواڵتیە بێچاودێریە یعنی بازارێکە بێ کۆنتترۆل تەنها خزمەتی جیرفانی ئەوانەی کردووە کە با بڵێن کۆنتترۆلی ئەم مۆنۆپۆلی ئەم بازرگانیانیان کردو بە ئارزومەندێتی خۆیان خراپترین نوع سیارت بۆ هێنێت خراپترین نوع سوتەمەنیت بۆ هێنێت خراپترین نوع مۆبایلت بۆ هێنێت خراپترین نوع سەلاجت بۆ هێنێت طبیعی ئەمانە نرخێکی هەرزانە بەس تۆ ئەم مادانە عمری هەیە پاشەڕۆی هەیە
هەیە کاتێک ئۆتۆمبیلە تەواوە بێت چی لە پاشە ڕۆکاکیت کاتێک تایەکی ستۆک ئەبێت لەسەر جادەکان ئەمانە هەمووی پێکاتی کیمیاوی تێ ڕای ئەوەی کە ئەوە سیستەمی ریسایکلین ینی ئەو بابەتەی شەم بەو شێوەیە بوونی نییە بەڵێ ئەنجا مەسەلە مۆبایلێکی بچکۆلە کە ئێمە زۆر بە ئابێرێکی بچکۆلە سیرەکەن نزیکەی سیانزە میتاڵی تایە سیانزە بێجگە لە چەندەها مادەی کیمیاوی ئەمە کە عمریان تەواوە بێ ئەم پاشەکانە بۆ چوو ئەچێت ولا ئێستاشە هەتا ئێستا بەم دقێشەوە بگیت لە تەواوی سەرتاسەری هەرێمی کوردستان هەتا ئێستا سیستمێکی ڕیسایکلی و چارەسەر بۆ پاشەڕۆکان بەڕێیەکی تەندروست نەکراوەکەڵێن چارەسەرەکە سێ پرۆسس لە خۆ ئەکرێت سێ پرۆسس لە خۆ ئەکرێت تاکو ینی ساڵی پارکە من یەکێک بوون لەو بۆردە ڕاوێژکاریە مەبەست بوو ینی باڵێن پاشەڕۆی شاری سلێمانی بەڕێگەیەک چارەسەر بکرێت لە بەروی مادەی ئۆرگانی زۆرە ئەوەی کە قابلی سووتانە لە مادە ئۆرگانیەکان لە ڕێگەی گروپی کۆمپانیای فاروق هۆڵدین و کۆمپانیای لاڤارج کە ئەمە بکرێت بە مادەیەکی RDF یعنی باڵێن بکرێت بە سوتەمەنێکی ئەڵتەرنەتیڤی بەدیل ئەو مادانەی کە ئەسووتێت کەواتە ینی دوو پرۆسەی تر هەیە کە ریوزە و یوزە ئەمانە هیچ لە خۆ نەگرت ئەمانە ئەهێنێت ئەم کۆمپانیە ئەم مادە ئۆرگانیا مادەی پلاسیکیە خۆراکیەکان هەموو یەکە بە مادەی سوتەمەنی و جارێککە کارگەکانی پێگەڕەوە لە سا بیستەکەی تری چیلەکە ئەیکا بە پاشەڕۆیە کە چارەسەر ناکات دەمپینی بۆکات لە ژێر گڵەکە با بڵێن نقمیەکات ئەنجا بەرامبەر ئەوەش بۆ کولی تەنێک بڕیار بوو کە نزیکەی $8 بدرێت باش لە وڵاتان کاتێکە بیل لە سیستمی ریسایکل ئەکرێتەوە ئەمە بێجگە لەوەی کە ئەمە ئەبێ بە سەرچاوی داهات بۆ ئەو جێگایە ئەبێ بە سەرچاوی وزە بۆ ئەو جێگایە و خەڵکێکی زۆر بەگەڕ ئەخات بینەما بیندا لە واقعی ئێمە ئەبێ بۆ هەر تەنێک $8 بین کەمە پات داهاتێکی زۆرە تو 1400 تەنێت هەیە ڕۆژی $8 بی بۆ هەر تەنێکی بزانێت فارێک لەسەر ئەم حکوومەتە ئەکەوێت دوایەوە بۆ چ مەبەستێکیش تەنها یەک ئامانجە پێچێک کە ئەبێ بە سوتەمەنی کارگەیەک کە ئەو کارگەیەش خۆی لە خۆیان جارشکە ناسروشتی و ژینگە دۆستە بە واقعکەمان زۆرگەڕێم وڵات کاگ معروف جەنابی شتوەکو و چالاکێکی ڕێکخراوەی ژینگەی ئەمێ و پرسیارە لە تۆ بکەم ئەوەندەی ئیشەکانی تۆ زیاتر لە بابەتی دارستانەکان و درەختەوە بابەتانە زیاتر ئەوەی هەستن پێکرد بێت ئەوە پێشتریش باسی ئەومان کرد ئایا تەنها بڵین ناشتنی درەخت و نەمامەکان کە ساڵانە لە یاد و بۆنەکانە بڵین تەنانەت حیزبەکانی ژیانی خۆمە جێگی دەستخۆشیە دوجارکە هەم شارەوانی و لایەنە پەیوەنددارەکان نەمامێکی زۆرە نێژن دواتر ئەمانە پێویستیان بە خزمەت و چۆنەڵێ هین هەیە پاراستن هەیە ئەمە تەنها ئەوە ینی بەڵێ دارستان بوونی دارستان و ڕێژەی سەوزایی بە درەخت شتێکی باشترە وەک لە چاو ڕووەکە ئەمە تۆ چۆن نەیبینیت لە ئێستا بەڵێ بەناوی خوا سوپاس بۆ بەرنامەکەتان سوپاس بۆ میوانە بە ڕێزانی کە ئامادە بوونە من وەکو سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە بەشدارم خۆشبەختانە ماوەی چەند ساڵێکە بێ دەرفەتێکی باش بۆ ڕێکخراوەکانی بواری کۆمەلگای مەدەنی کرایەوە کە بەداخەوە پێشتر ئەو بوارەش قۆرەخ کرابوو ینی خەڵکانێکی تر نەیانەتوانی ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی دروستکرێ بەڵام ئێستا نزیکەی ئەوەی کە باسەکرێت زیاد لە 2 بۆ 3,000 لە سەر ئاستی هەرێم توانیوانە بە شێوەیەکی زۆر باش و بەبێ دروستکردنی گرفت بتوانن ڕێکخراوی بواری کۆمەڵی مەدەنی دروستکەن ڕێکخراوەکانی بواری ژینگە گەر ئێمە باسێکی ئەوە بکەین من پێشتریش لەگەڵ و برادرانەیە کە دانیشتم بەداخەوە لەسەر ینی کاڵم بەداخەوە مە خۆی لە خۆیان هەبوو ئەمە زیاتر گەشتبین بووینایە بەڵام لە ساس هەرێمی کوردستان ژمارەیەکی باشی ڕێکخراوی ژینگایە بە سەر جەمپێکاتەکانیەوە بەڵام وەکو پێویست ئەمەری لای من ئەڵێ نزیکەی 150 دەسەڵ ڕێکخراو و تۆڕی بەڵێ ئەوەی کە دیارە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان نزیکەی 200 ئەوەی کە ئێمە پرسیارماکردو نزیکەی 200 ڕێکخراوە لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئێمە هەموو جارێک لەگەڵ و برادرانی خۆمانە باسەکەین ئەگەر هەر ڕێکخراوی مانگی یەک چالاکی ئەنجام بدە 200 چالاکیەکە ینی ئەبوایە ئێمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان شۆڕشێکی ژینگەیمان دروست کردایە بەڵام بەداخەوە بەشێک لە ڕێکخراوەکان ئیتر هەرێکە بە شێوازی دروستکردنی خۆیان بۆ مەبەستێک دروست کراوە بەڵام کاگ یاخوب ئەگەر من باسی کار و چالەکانی خۆمان یاخود ئەو بوارانی کە ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەنجامێ دەین کە کردوتان ئەو چالاک و ئەزمونێک ینی تۆ ئەو گرفتانەی کە لە بەردەم ژینگان لە بواری درەخت و دارستانەکانەوە ئەزمونتان هەیە چی باشە بۆی لەو باوەڕێیان ڕێکخراوەکانی بواری کۆمەلگای مەدەنی یاخود بۆ ڕێکخراوەکانی بواری ژینگە دەبێ زیاتر ڕۆڵی
پەرلەمان یاخود ئەنجومەنی پارێزگاکان ببینن لەسەر کارەکانی حکوومەت. من قەت لەگەڵەوەیانیم ڕێکخراوێک بێ لە بری حکوومەت لە بری شارەوانی لە بری پاوان و دارستان یاخود وەزارەتی کشت و کاڵ بچێنە مام لێ بدە. لەبەرەوەی ئێمە بە وەکو ئەزمونێکی کارەکانی خۆشمان لە ماوەی 6 ساڵی ڕابردووە کردومانەتە پێوە هەر جیهەتێک پشگیریمانی نەکردبێت لە چاندنی نەمامەکانە یاخود لە دابینکردی نەمامەکان وە لە داهاتوشدا بیپارێزیە ئێمە ئامادە نەبووینە لە هیچ شوێنێک نەمامێک بچێنین تەنها وەکو چالاکێک ئەنجاممان ئەنجامە جانابتان پێگەیشتون ینی باشتر وایە کە ڕێکخراوەکان بە ئیشی چاندنەوە خەریک نەبن. من لەو باوەڕێم وەکو وتم ئێمە ئەرکێکی سەرەکی سەرشانی ڕێکخراوەکان هۆشیارکردنەوەی کۆمەڵگایە لەبەرەوەی تۆ تاکێک هۆشیار نەکەیتەوە قەت ئەو تاکە ناتوانێت خزمەتی نەمامێ بکە یاخود ناتوانێت نەمامێک لێ بدات و دوایەوە بیپارێزێ. بۆیە ئێستا ئێمە خۆشبەختانە ئەوەنی کە وەکو ڕێکخراوی خۆمان لە بواری هۆشیارکردنەوەی گرنگیمان بەکارەکان داوە خۆمان باندێکاری ترەوە سەرقاڵ نەکردو. ئەویش بە چاپکردنی چەند کتێبێک لە بواری تایبەت بە ژینگە چاپکردنی گۆڤارێکمان هەیە تایبەتە بە بواری ژینگە لەسەر ئاستی هەرێمی کوردستان خۆشبەختانە تاکە گۆڤارە. یعنی مەبەستمەوەی دەکرێت ئێمە وەکو ڕێکخراوەکان بیر لەوە بکەینەوە زیاتر کارەکانمان لە بواری هۆشیاریە بێ نەک لە بواری عملیابێ. لەبەرەوەی من یەک شتێکەڵم بەداخەوە ئێمە ڕێکخراو بڕاتان هەبێ بینیومە لە چالاکیەکە بۆ نمونە ئاماژە بۆ کراوە لە یادی بۆ نمونە ڕاپەڕینە هەڵمەتێکی 13,000 نەمامی لە فڵانە شوێن بەڕێوە چووە. ینی ئێمە دوایەوە هەروەکو ڕێکخراوەکە چوونە سەردانی ئەو شوێنەمان کردووە سەرۆکی شارەوانی وتێتی بڕاتانە بێ 50 نەمام لێ نەدراوەیتری گەڕێنراوەتەوە. یعنی مەبەستمەوەیە ئێستا ئەگەر تۆ بیر لەوە بکەیتەوە کاک یاعقوب 2 ساڵ لەسەر ئاستی هەرێمی کوردستان 5 میلیۆن هەڵمەتێکی 5 میلیۆن نەمامی ئەنجام درا. باشە خۆ لایەنی پەیوەندیدار و حکوومەت و تەنانەت ئەنجومەنی پارێزگا یاخود لیژنەی ژینگە لە پەرلەمانی کوردستانی بێ بە دوواداچون بۆ بکە ئایا لە ماوەی 2 ساڵە 7 میلیۆن نەمام لێدراوە لە هەرێمی کوردستانە زەحمە نەبێ کوا ئەنجامەکەی. ینی بەداخەوە من وەکو ڕخنەیەک لە ڕێکخراوەکان ئەوەنی کە بەشێک لە ڕێکخراوەکان کارەکانیان تەنها بۆ ڕسمگرتن و فەیسبووکە تەنها مەبەستیان خزمەت نییە وەکو وتمان 200 ڕێکخراو مەبەستیان بێ شۆڕشێکی ژینگەی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەست خۆش بێت سپاس بۆ ڕێزت. ژین و خان ئەگەر سەر لە بەڕێزشت ئەوە بێ کە بیکەم بەڕێز مامۆستا لێرەیە من بەنسبەت ڕێکخراوەکان مامۆستا گیان جەنابەت یعنی ئێستا لەم دانیشتنە لەگەڵمانی لە دانیشتنی ژمارە 30 پەرلەمانی کوردستان لە 12/6/2013 با بڵێن بڕیارێ دەرچووە کە ئەبێ هەماهەنگی تەواو هەبێت لە بینی لایەنی پەیوەندداری فەرمی و ڕێکخراوەکان. هیوادارم ئەمە ئیسیفادەی لێ بکرێ بۆ ئەوەی کە زیاتر ڕۆڵی با بڵێن ڕێکخراوەکان کارا و ئەکتیڤتر بێت. دەست خۆش بێ سپاس بۆ بەڕێزت. ویستم ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم ژین و خان. یعنی ئەوەی دیارە واقع لە هەرێمی کوردستان خانمان ئافرەتان ینی ڕۆڵێکی گەورە ئەبینن کاریگەریشی گەوریشیان هەیە بە هەمان شێوە لەسەر ژینگە. تۆ ئەوە چۆن هەڵەسەجێنی ئەو کاریگەری خانمان و ئافرەتان لە هەرێمی کوردستان لە کاتێکا ئەوانن ینی بڵین بەشێکی زۆری ئەوانن کە خواردنەکان دروستەکەن دوجار وەکو ماوەسایان بە پێی توێژینەکان ئێوان ئەڵێ ئەوەی کە وەکو نمونەی شێناوە لە شاری سلێمانیا بەشی زۆری هەرە زۆری پاشماوەکان کە فڕێدرێت لە تانجەرۆ مادەی ئۆرگانی و زیادەی خواردەمەنی و خواراکیەکانن. ڕۆڵی ئافرەتان چییە لەو بوارە؟ چۆن هۆشیار بکرێنەوە و کاریگەریشان چۆن دەبێت؟ بەڵێ من پێشێکی ئەمەوێ دەستخۆشی پرۆگرامەکەتان لێ بکەم. ڕۆژی ژینگە پیرۆزەکەم لە هەموو تاکێکی کورد لە هەرێمی کوردستان و لە هەر شوێنێکی جیهان بێ. دیارە گرنگی ژینگە زۆر لەوە زیاترە کە ئێمە باس لە خۆراک کێنیادار ڕواندرمە یا هەر لە تەوەرێکی تری ژینگە بگرین چکە وەکە هەمومان زانین ژینگە سوڕێکی داخراوە هەمومان لە خۆگرێ ئەبێ هەمومان پێکەوە کاری بۆ بکەین. بەنسبەت پرسیارەکەی بەڕێزی دۆک و ژنان یاخود ئافرەتان خانمان هەرچێکی ناوئەنەی من ئەتوان بڵێم ڕەگەزی مێینە کە دەستی هەبێت لە پاراستنی ژینگە و زیاتر تۆ وتە باسی مادە خۆراکیەکانە کرد. ئەگەر باسی ناو ماڵی خانمێ بکەین هەموو دایکێک ئەزانێ ڕۆڵەکەی یاخود هاوسەرەکەی یا ئەندامانی خێزانەکەی بە چەندێک خۆراک تێرە بن کاتە توانێت بەشی ئەوەنە دروست بکە کە ئەوان تێری پێ بخۆن. بەزۆ بزانام کێشەی ئێمە لە پاشماوەی خۆراکی ناو ماڵەکان نییە زیاتر. ئەتوانین بڵین ئەو هەموو ڕێستۆرانتی کە هەمانە لە شارەکانە ئەو مەطعمانی کە بێ ڕێو شوێنێکی یاساییە خۆراک دروست دەکەن چکە ئەو نازانێ ئەمڕۆ چەند مشتری بۆچێ بۆ
ڕێستۆرانتێکی بۆ نان خواردنیا بۆ فەی کراوەمان هەیە زیاتر ئەتوانم بڵێم ئەو پاشماوەی خۆراکیانە لەم شوێنانەوە زیاتر سەرچاوە ئەگرن یاخود ئەو خێزان و ماڵەکانەوە بەسە هەست ناکەم لە ناو خێزان و ماڵەکانە بۆ ڕێژە زۆرە بێ کە ئێمە بتوانین بڵین کە تانجەرۆ هەمووی ئەو خۆراکانەیە کە لە ناو ماڵەکانە چکە ئێستا ئاستی هۆشیاری تاکەکان گەیشتۆتە ئەو ئاستی کە بتوانن بەشی خۆیان خۆراک دروستکەن ئەتوان بڵێم 2 ساڵ پێش ئێستا 3 ساڵ پێش ئێستا زیادە ڕەوێکی زۆر هەبوو بەڵام ئێستا منۆک خۆم کە ئەبینم ئەوە نەماوە بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو تاکێکی کورد زیاتر خواردنماوەی درۆتە دەرەوە ئەم کولتوراوە بە ئاسانی بەم چەند ساڵە هین بوو یانی ئێستا ئۆشاریەکی ژینگەی هەیە لە ناو تاکەکانە بەڵام ئێمە پێویستمان پێویست زیاتر پەرەی پێبین و ئێمەش ئەومان بیر نەچێ هەموو تاکێکی ئێمە بە ڕۆژ لە دەرەوەین ئەتوانین بڵێن خۆراکی ناو ماڵمان کەمتر بووەتەوە زیاتر لە دەرەوە ڕۆکێنە ڕێستۆرانتەکان بۆ نان خواردن بۆیە زیاتر ئێمە بێ ڕووبکەینە ئەوان کە پاشماوەی خۆراکیان کەم بکەنەوە یاخود پاشماوە خۆراکیانم بەجیا کۆ بکرێتەوە ئێستا لە هەموو وڵاتان سیستم هەیە بۆ ئەوی کە ئەم پاش ماوەی خۆراکیە بکرێتەوە مادی ئۆرگانی وەکو پەیینێکی ئۆرگانی لە ناو خاکە بەکار بهێنرێتەوە دووبارە بەس کۆنتڕۆڵکردنی ئەو ڕێستۆرانت و یعنی بڵین شوێنانە ئاسانترە بڵێ بەتاکید ئاسانە من لێرە ئەڵێم ئەتوانن لیژنەکانی پارێزگای سلەیمانی جیهازی تایبەت هەیە ئامێری تایبەت هەیە بۆ دروستکردنی بڵین مادی ئۆرگانیە بۆ پەیینی خاکیە بەکارهێنرێت ئەتوان ئەمانە چەند ئامێرێک بەم شوێ بکڕن سەردانی ڕێستۆرانتەکان بکەن لە ڕێی لیژنەی تایبەتەوە ئەو پاشەڕۆ خۆراکیانی ئەو پاشماوە خۆراکیانی ببورە کە هەیەە تێکەڵی مادە پلاستیکەکانی نەکەن بەس بەداخۆ من ئەبینم لە هەموو چێشخانەیەکە سفرەیەکی ڕاخستووە دەبن نایلۆنەکە و قاپەکە و نانەکە و چێشتە زیایەکە هەم بەسەرێک کالوولەکەی خاتی سەتلی خۆڵەکەوە ئەمە کارە سادەکەیە تایسە وەکو نمونەش وەکو تەجریبی شتێکی وان نەکراوە یان تۆ پێشنیار من بەرچاوم نەکەوتووە نازانم ئەگەر کاک حاجی ڕێبوار خۆی ئەگەرداری هەبێت لەو حاڵتە من نازانم من بەرچاوم نەکەوتووە شتێکی وا هەبوو بێ بە دوواداچوونێکی بۆ شێوەیە هەبوو بێ دوای ئەوە من ئاگام لێ من باسی ئەو دەوروبەری خۆمەکەم وەکو ژینگەیەک ئەبینم ئەو ما هەر ماڵێ ئەچم ئاژەڵیان هەیە بە خێوەکەن یا مریشکە یا مراویە هەر شتێکە پاش ماوەی خۆراکیەکان کۆکەن و ئەیانن بەمانە من مناڵەکەم لە ڕەوزەیەوە فێرکراوە کە ئەو بەردەمی خۆی کە ئەمێنێتەوەی کاتە سەر پاکەتێک و لە سەربان دایانێ بۆ کۆتر و چۆلەکەکان یعنی ئەمە شتێکی جوانە ئەگەر هاتوو ئەم تربیەتە لە سەرەتای خوێندنی مناڵەکانەوە فێر بکرێ بەڕاستی دەستخۆشی لە مامۆساکانەکەم کە فێری ئەم ئەتوارەیانەکەن ئەم هەڵسوکەوتیانەکەن وەکو ئەوەی کە ڕۆڵی ئێمە لە ئەرزی واقع لە کاتی کارکردن و نەشاتە ژینگەیەکانە من بەش بە حاڵی خۆم ئافرەتان زۆر ئەبینم کارەکەن بەڵام لەواچی زۆر نێنە بەرچاوی کامێراکان زیاتر خۆیان دەربخەن بەڵام وەکو چالەکانی بواری ژینگە زۆرن و ئەتوانم بڵێم ئاماژەش پێکراون کە بەرچاون و دیارن ژمارەی ئەوان زیاتر بن کاریگەرترەوە لە ڕەگەزی بەرامبەر بەتەکید چونکە دایمەن ڕێگەزی مینە عاتفەیەکی زیاتری هەیە ڕەحمێکی زیاتری هەیە جا بۆ هەموو بڵێن شتێکی ڕۆح لەبەر بێت چ مرۆڤ بێت چ دار بێت چ هەر شتێک بێ بۆ ئەتوانم بڵێم ئەمان بەرکەوتنیان زیاترە لەگەڵ ژینگە ڕۆژانە بەرکەوتنە بن جا ئەمەیەک ئاماژە بە شتێک کە بکەم شەر نێ ئێمە هەرباسی پاش ماوەی خۆراکی بکەین بۆ خانمان ئێمە خانمان لە ماڵە بەرکەوتنیان هەیە بەرامبەر بە ئەو مادانی کە بۆ پاکردنەوە بەکارهێنن وەکو فاستە وەکو ئەو تایتە ئەو مادانی کە بەردەوام بەرکەوتنیان هەیە یاخۆ موادی پاکەرەوەی ترە بۆ ناوماڵ ئەمانە مەترسێکی زۆران هەیە لەسەر ژینگە بەڵێ ئێمە هەنێ مادی تەبیعیمان هەیە ئەتوانین بۆ پاکردنەوە بەکاری بێنین لە بری ئەو فاستەی کە کلۆرێکی زۆری تایە بەکاری هێنین لەگەڵ مجموعه موادی تری کیمیایی تێکەڵێکین و قاپێکی پێشێن یا جلێکی پێ پاکێنەوە ئەمە خۆی لە خۆیان سەر لە نوێ مرەکەبێکی قورس ئاڵۆز دروستەکە کە تێکەڵی ئاوی زێرا ئەبێ ئەچێتەوە تانجەرۆ دکتۆری شارەزایی زیاتر لەوە هەیە دکتۆر ساڵح جارێکە ئەمە هەزمکردنی زۆر قورسە شیکردنەوەی ئەمڕاکە بە لە برە من ئەمەیە هەموو ژنێک لە ماڵەکەیە کە مادێک بەکارێنێ ئێمە کێشەمانێ بەکاری بێنە بەڵام سێری پێگاتەکەی بکە هەم بۆ تەندروستی خۆی لە ڕووی پاراستنی تەندروستی خۆی ئەو مسارتنە مادی ژەهراوین هەمووی شێرپەنجەن
هەم لە کاتی بەکارهێنان چەند نوعی تێکەڵاو نەکا هەوڵ با یەک نوع بەکاربێنێ یا ئێمە بەدیلمان هەیە بای کاربۆنیتمان هەیە وەکو پیکن سۆدایە ئاوی گەرمە ئەمانە هەم دەوری مادی پاکەرەوە ئەبین و هەم لە ڕووی تەندروستی و سەحیشەوە ئەمینترن واتە ئەتوانین بڵێن بۆ بەکارهێنان باشترن وەک لە ئەوڵات زۆر سپاس ماو ساڵخمان جەنابی شێدە ئەگەر پرسیار لە بەڕێزت ئەوە بێت بابەتی ژینگە نازەم تایسە لە پرۆگرامی پەروەردە و خوێندنە جێگەی کراوەتەوە و ئەگەر جێگەی نەکراوەتەوە ئەمە بەڕاستی کەم تەرخەمی و کلێنێکی گەورەیە و ئەگەر کرابیشتەوە بوو شێوە گرنگە کە لە قۆناغەکانی هەسەرەتاییەوە هەر لە بەخشی ساوایانەوە هەتا نازانم هەتا دو قۆناغی خوێندنیش پێویستە ئەم بابەتە بە شێوەیەک لە شێوەکان بەپێی ئاس و قۆناغەکانی خوێندن جێگەی بۆ بکرێتەوە و گرنگێکی زۆری پێ بدرێت لەبەرەوە دوجار پێویستمان بەوەیە کە نەوەیەک دروست بێت کە ئەو ژینگەی کە ئێستا شێواوە بەدەستی ئێمەوە ئەوان بتوانن لێ ڕزگار بن و چارەسەرێکیش بن بۆ ئەو بابەتە. بەنای خی گەورە و میهرەبان دەستخۆشیتان لێکەین و دەستخۆشی لەم برا بەڕێزانەکەین و پشکە بەڕێزەکەین کە پێکەوە بتوانین تیشکێ بخینە سەر ڕۆژی جیانی ژینگای خود ڕۆژی ژیانی کوردستان بەڵای ژینگەی کوردستان. تاوان پرسیارەکە زۆر جوانە هەر ویستمەوە باس بکەم بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوەکان و وەکو حکوومەت وەکو دەستگای با بڵێن ژینگە یاخود لە ئاسی پارێزگاکانەوە مامۆستایانی زانکۆ مامۆستایانی ئاینی هەموو پێکەوە ئیشەکەین بۆ ژینگە بەس هەر یەکێک لە سوچێکەوە لە قەنەعاتی خۆیەوە بە قەنەعاتی خۆی ئەو ئیشەکە کە ئەمە بۆ خۆی هەڵە ڕوئەیە ینی کەسی وایە ئیش لەسەر بەس سەوزاییەکە کەسی وایە ئیش لەسەر بەس خاکەکە هەیە ئیش لەسەر بەس ئاوەکات گرنگە بەڵام نەخۆشێک با بڵێن لەو جێگای کەوتووە یەکێ قاچێشی لەیکێ سەری ئەشێ لەیکێ چاوی نازانامهینەکانی ئەمە بۆ خۆی سەرمان لە ژینگەی هەرێمی کوردستان تێگاوە ئەو لەوێت نەپارێزراوە ضرورە لە هەرێمی کوردستانە کۆنگرەیەکی فراوان کۆنفرانسێکی گەورە ببەسرێەوە توێژینەوەی زۆر بەقوەتی تیاباز بکرێ و بگەینە نەتیجێک لە هەرێمی کوردستانە تەشخیصی ئەو نەخۆشە بکەین ئایا هەرێمی کوردستان ئێستا لە چه ئاستێکی ژینگایە ئایا ئاستی ژینگەمان بەرزە ئاسی ژینگەمان دابەزیوە ئێمە لە سەرەتاوە دەست پێ بکەین لە ناوەندەوە دەست پێ بکەین لە کووە دەست پێ بکەین بۆیە بە قەناعەتی من ئەبێ لە باخچەی ساوایان و دەست پێ بکەین تا ئێستا ئەو پرسیاری جەناوت بەڵێ شتێک ئەوترێ لە ناو کتێبەکانی زانست تەمان من سەیری کتێبەکانی زانستم کردو بە تایبەتی لە سەرەتایی منهەجێکی زۆر جوان و زۆر بەهێزی تایە ئەگەر بێت و بەوکو خۆی بوترێتەوە چونکە ئەو منهەجێکی ئەوروپیە بەداخەوە بە شێوازێکی شەرقی ئەوترێتەوە چونکە ئەو منهەجێکی ڕاهێنانە ترێنینە ینی ئەو تەلەبەیە بێ بەدەستی خۆی کاتێکە باسی ژینگەکرێ بە بەدەستی خۆی بیبیتە باخچەیەک و نەمامێکی پێ بنێژی بەدەستی خۆی ئەو بڵی کە لەسەر زەویەکە کەوتو هەڵی گرێ و بزانێت چۆن ئەیخاتە تەنەکەی خۆڵەوە بەدەستی خۆی ئەو خواردنەی کە ئەیخوات چۆن پاشی کاتەوە چۆن ئەبێ ڕاهێنانی بۆ بکرێ من لەیشێک لە راپۆرتەکانە لەم چەند شەوانە لە تەلەڤیزیۆن بینیم باسی یابانی کرد یابان ئەڵێ تا پۆلی دەی ناوەندی ئەو مەکتەبانی کە لەوێن کارگوزاریان نییە وە کەسیش ناخن هیچ تەلەبەی ناکەوێ کارگوزاریشی تیانە تعجب داماموتم ئەمە چۆنە تەوان دوای تەقیرەکەم بینی ئەبینم هەموو ڕۆژێک پۆلێک لەگەڵ پۆلەکان و مامۆستا بەڕێزەکان هەڵسن بە پاکردنەوەی یعنی لە دەبلیوسەکانەوە دەست پێکەن تاکو دەرگای حوشە و هەموو خۆندگاکە پاکەکەنەوە ئەمە وای لێکا لە ناو کرۆمۆسەمات و جیناتی ئەم مناڵە فێری ژینگە پارێزی ئەبێ ئەم جیلەی کە هاتووە سەراحەت هەم لە ژینگە سیاسیەکە سەری لی تێک چووە چونکە کابرا لە شاخەوە پەروەردە بۆ لەگەڵ ڕێزم بۆ وانی کە ینی پارێزگەران لە ینی ئەم وەزعیان دروست کرد کە دەستیان خۆش بێ خوێنی شەیدان ئەو بەڕێزانی کە سنگیان نابە زمانی حەزیبا سنگیان نابە گولەوە بەڵام ئەوان بۆ ئێستا بەڕاستی ناشێن سەراحەت خۆشیانی دەستیان خۆش بێ قۆناغێکیان هێنا ئێرە وازی لەبێن بۆ گەنجانەی کێسە پێگەن وازی لەبێن بۆ خەڵکی کێسە توێژینەوەی پێە واز لەبێن بۆ خوێنەوەرانی کێسە لە زانکۆکانە خەریکی توێژین و خەریکی ژینگەن واز لەو ڕێکخراوانە بێنن کە سەراحەت ئیش بۆ ژینگەی کوردستانەکەن وازیان لێ نەهێناون بەداخۆ مێسە باسی تۆڕی بەڵێ باسی تۆڕی ژینگەیەکانەکەین سێرەکەی تۆڕی ژینگەیەکان ئەگەرات و حیزبێکی دەسەڵاتدار تۆڕێکی ژینگەی دروست کرد حیزبێکی دەسەڵاتدارتری تریش لەولا تۆڕێکی ژینگەی دروستەکە ژینگە سەر بە هیچ حیزبێک نییە ژینگە بۆ خۆی سپیە سەوزە زەردە ینی پاکە ژینگە بێ پاک بێ ژینگە بێ نابێ حیزبی بێ
من سەیرم لێ کابرا ئەڵێ من ڕێکخراوێکم و لە بواری ژینگا ئیشەکەم بەڵام سەر بە فڵان حیزبیشم ئەمە ناکرێت ناکرێت حیزبی خزمەتی ژینگە بکات چی تایەوە زۆر پیرۆزە جا بابێن ئەو حیزبەی کە خزمەتی ژینگاکە من یەکێکم لەوانەی کە ڕێی بۆ کۆکەمەوە سەوتیشی ئێمێ هەر حیزبێکە هەر ئایدۆلۆژیایکی هەیە بێت خزمەت بکە بڕیار بێ ئەم چەند ساڵی کەماوە بۆ ئەم چەند مانگی کەماوە بۆ انتخابات یا ساڵێکە چەندێکە بابێت پرۆسەیەکی ژینگەی تەطبیقا لە هەرێمی کوردستانە دڵنیا بەڕێی هێنێ بەس نێک ئەو شتێکی کە بکا کە مەشروع نییە بەڕاستی زۆر باش ئەگەرم وڵە مەڵسار ڕێبوار بەڕێزی شت ئەمەی پرسیار لەوەرز لەوە بکەم وابزانم ڕێکخراوەکەتان زیاتر ینی تایبەتمەندە بە بواری ژینگەوە هیچ بەڵام زیاتر ئەوەندەی چالاکیانیەوە بینن پاراستنی پەلەوەری کێوی و ئاژەڵەکان و بەڕاستیەوە ئەرشی شپیرۆزە کارێکی گەورەیە بە تایبەتی لە ئێستادا ینی بواری ڕاوکردنی نایاسایی و ئەو بابەتانە زۆر بووە وەجگە لەوەی کە مەترسی لە ناوچوونی بەشێکی زۆر لە ئاژەڵ و پەلەوەرە شێوەکان ئەوە هەندێکشان کە لە پێشترا هەبوون ئێستا وجودیان نییە و نەماون ئەمە بەڕای جەنابەت ئەوان لە چ دۆخێگان و کاریان تا چەند بۆ کراوە بە پاراستنیان بەناوی خی گەورە سڵاو لە ئامادەبوانی بەڕێز و سڵاو لە سەررجەم بینەران و بیسەرانی کەناڵی پەیام دەستخۆشی بۆ ئەم دەرفەتە پێم خۆشە لەم ڕۆژی ژینگەیە سڵاو و پەیام و پەیامی ئەمەکداری وەفاداری بۆ سەررجەم شەیدانی کوردستان ڕابگەێنم و سڵاو و ڕێزی تایبەتی بۆ بنەماڵەی سەربەرزی پارێزەرانی ژینگە بگەێنم ڕاستی ڕێکخراوەکەی ئێمە زیاتر کار لە پاراستنی دارستانەکان هاکە و دارستانەکانیش پێک دێ لە پەلەوەر و ئەو سەررجەم ڕۆک و درەختانی کەتیایەتی ئەوەی کە ئێمە دەرکمان پێکرد دەبێ دکتۆر ئاماژەی بە مامەڵەی مرۆڤەکان کرد لەگەڵ ژینگە و دەوروبەر من حەزەکەم لێرە لەم دەرفەتەدا تەنها تیشک بخەمە سەر مامەڵەی مرۆڤەکان لەگەڵ دارستانەکانە بەداخەوە کوردستانی ئێمە خاوەنی ڕێژەیەکی زۆر باش لە دارستانی سروشتیە ئەتوانین بڵین ئەو ڕێژە سی ئەوەندەی کە بەپێ ئامارەکان باس ئەکرێت کە لە عێراقا هەبێ لە سەدا 99.9 بەر کوردستان کەوتووە بەڵام بەداخەوە ئەم دارستانانە بە هەموو پێکهاتەکانیەوە هەب بە پەلەوەریەوە بەڕوەکیێوانێ ڕوبەڕووی مەترسیەکی بۆتەوانێ بەهۆی مامەڵەی مرۆڤەکانەوە مامەڵی مرۆڤەکان وەکو چی ینی بڕینەوەی بێژگاری دارستانەکان یان هۆکار زۆر یەکێک لە هۆکارەکان لە ساڵی هەفتاکانەوانێ کە ڕژێمی بەعس سیاسەتێکی گرتە بەر بۆ وێرانکردنی درەختستانەکان ئەویش بڕینی بوو بۆ بەکارهێنانی وزە وە لە پاش ئەوەیش لە ساڵانی دوای بەدیهێنانی ئەم خواستەی گەلی کوردستان بەداخەوە کوردستان و هاوڵاتیانی کوردستانی ژنان توانی پارێزگاری لەم سەرمایە گرنگە بکەن ئەویش ئەو هۆکارانی کە لە سەرەتی ئەتوانین بڵین زۆرن یەکێک لەوانە ئەم 2 ساڵی ڕابردووە بەهۆی نەبوونی سوتەمەنی ڕوبەڕووی بڕین و لە ناوچوونێکی زۆر بوونەوە یەکێکی تر لەو مەترسیە گەورانی کە لە سەریانە بڕێکی زۆری ساڵانەی ئاگرەکانە ئەو ئەگەر پلەبەندی بکەیت کۆمیان ئەو لەوێت ینی ئێستا مەترسێکی زۆر گەورە ئەوەی ئێمە دەرکمان پێکرد دەبێ ئەو مەترسیە گەورەی لە سەریانە زیاتر سوتانەکانە ئاگرەکانە کە بەداخەوانی حکوومەتی هەرێم کاری نەکردووە بۆ بنبڕکردنی ئەم ئاگرانە ئەتوانین بڵێن لە سنووری قەزایەک لە شارۆچکەیەک تیمێکی تایبەت نییە بە کوژانەوەی ئاگر نازانی ئەرکی کێ پاراستنی دارستانەکان بەپێی ئەو ئامارەی کە بنکەی پۆلیسی پاراستن و دارستانی پێنجوێن ئەم ساڵ ڕایگەیاند و ئەڵێ 6,000 دۆنم دارستان سوتاوە بەڵام من پێی ئەڵێم دوو شەخصی سوتاوە واتە لە 100,000 کەمتر دارستان نەسوتاوە ئەم سوتانانش بەداخەوانێ ساڵانە دووبارە ئەبێتەوە ئێمە دیکۆمنتمان کردووە ئامارمان لایە کە دارستانی 20,000 دۆنمیمان هەیە لە 170 وشک بووە خەریکە ببێتە بیابان ئەمە هەم مەترسیە بۆ دارستانەکان و هەم بۆ ئەو سەرمایە مرۆیە مێژوویە و هەم بۆ سەر پەلەوەرەکانیش کە بەهۆی ئەمەوە کۆچ و ڕەو ئەکەن و تیا ئەچون و لەناو ئەچن و هەم مەترسیەکیشە بۆ ئەو سەرجەم ئەو ڕوەکە دەگمەنە گرنگانەی کە هەنێکیان تەنها لە کوردستان و لە ناوچە کوێستانیەکان بوونیان هەیە پێم خۆشە باسی کاری ڕێکخراوەیی و ڕێکخراوەکان کرا تیشکێک بخەمە سەر ئەوە ڕاستی وەکو بەڕێزان فەرمویان ئێمە وەکو ژمارەی ڕێکخراومان زۆرە ئەتوانین بڵین تەنها ڕێکخراوەکانی بواری ژینگە نزیکە بێتەوە لە 200 ڕێکخراوە بەڵام بەداخەوانێ
لەو پارێزگایانەی هەرێم کە ئەیان بینین ئەو ڕێکخراوانەی کە لە بواری ژینگەیە ئابیدێن بە ژمارەی دەست ئەژمێر دێن هەوڵی ئەم ڕێکخراوانەیش و هەوڵی بەڕێز مامۆسایانی ئاینی و هەوڵی بەڕێز کەسانی پسپۆڕ و هەوڵی دەستە و هەوڵی حکومت بەداخەوە ئەم هەوڵانەیە یەک نەخراوە ئەتوانین بڵێین هۆشیاری تاکی ژینگەییمان زۆر زۆر لاوازە بەداخەوە من ئەتوانم بڵێم هۆشیاری تاکی ژینگەیی کوردستان ئێشتا لە ئەلفوبای مەسەلەی ژینگەیە زۆر باش دەستەکان خۆش بێ هەر بۆ تەشیرکردنەوە زۆر جار هەر تەنها دارستانە سروشتەکانی ئەسووتێن ئەوانەی کە خزمەتێکی زۆر کراون ینی چەندین ساڵە دەیان یان بۆ نزیکەی 30 ساڵە ینی دارستان هەیە ڕواوە لە پرێکە لە هاوینە ئاگرێک لێ ئاسووتێت ئەمە ئەگەر بیخەمڵێنی زیانەکانی پێم وابێت لە هین نێت بەڵێ ئاماشە بەوە بدەم ئەو دارستانانەی کە حکوومەتی هەرێم بە بڕێک بودجەی زۆر بەرهەمیانە هێنێ کە وەختی وایە خۆی لە دەدۆنمێک دارستان ئەبینێتەوە سێرەکەی بڕێک تێچووی زۆر زۆری هەیە حکوومەت گرنگیەک ئەدا بە پاراستنی دەدۆنم بەڵام بەداخەوە سەدان هەزار دۆنم لە مەترسیایە جارێکە ئەولەویەت پاراستنی ئەو سەدان هەزار دۆنمەیە وەک نەک دادۆنمێک